معتەزیلەکان عەقڵانیەکانی ئاین ئەو گروپەی لەسەر نیعمەتی عەقڵ سوپاسگوزاری خودان و دەڵێن خوددا پەیامی بۆ عەقڵ ناردووە، ناکرێت لەسەر بەکارهێنانی نیعمەتی خوددا تا نەمان لێ بدرێت. سەرچاوەی بیر و ڕێبازی معتەزیلەکان وشەی معتەزیلە لە وشەی ئەعتەزلەوە هاتووە. بنەڕەتی وشەکە بە واتای جابوونەوەی شتێک لە شتە سەرەکیەکە یان جابوونەوەی بەشێکی بچووک لە بەشە گەورەکە. لەسەر دروستبوونی ئەو گروپە لە ئیسلامدا چەند ڕایەکی جیاواز هەیە. یەکەم، لە بەرەنجامی دروستبوونی گفتوگۆ لە نێوان واصل کوڕی عەتا لە کۆبوونەوەی لەگەڵ حەسەنی بەسری تەوەری گفتوگۆکە بریتی بوو لە ئایا مرۆڤ توانای هەیە بەسەر کردەوەکانیدا زاڵ بێت؟ ئایا ئەو مرۆڤەی تاوانی گەورە ئەنجام دەدات کافرە یان موسڵمان؟ ئەو کاتەی حەسەنی بەسری بڕوای وابوو کە کەسێک تاوانی گەورە بکات نە کافرە نە موسڵمان بەڵکو منافق و دووڕووە. لە کاتێکدا لە کۆبوونەوەکاندا حەسەنی بەسری کۆتا قسەی دەکرد، بەڵام لەو کاتەدا واصلی کوڕی عەتا بە بۆچوونێکی پێچەوانەوە وەڵام دەداتەوە و دەڵێت المەنزیل بەینە مەنزیلەتەین، واتە شوێنێک لە نێوان دوو شوێن. مەبەستی بوو کە مرۆڤێک کە تاوانی گەورە دەکات نە کافرە لە موسڵمان، گەر تۆبە بکات موسڵمانە و گەر نەگەڕێتەوە ئەو کات لە ئاین دەردەچێت و کافر دەبێت. لەو کاتەدا بە واصل و شوێنکەوتوانی فکرەکەی وترا ئەعتەزل، واتە جیابووەوە. دووەم، بەشێکی تر سەرەتای دروستبوونیان دەگەڕێنەوە بۆ سەردەمی ناکۆکی نێوان مەعاویەی کوڕی ئەبوو سوفیان و عەلی کوڕی ئەبوو تاڵیب. لەو کاتەدا بەشێک ڕای تایبەت و پێچەوانەیان هەبوو. سێەم، قازی عەبدولجەبار هەمەدانی مێژوو نووسی معتەزیلە دەڵێت جابوونەوە مەبەست لە دانانی ڕێبازێکی تایبەت و نوێ نییە، بەڵکو ئەو گروپە لە سەربنەمای ئایەت دروست بووە بە بەڵگەی ئایەتی سوورەتی مەریەم وەعتەزیلوکم وەما تەدعون. چوارەم، لە بەرەنجامی فراوانخوازی ئیسلام بۆ نیشتیمانی نەتەوەکانی تر کە ئەوانیش خاوەنی ڕێبازی بیرکردنەوە و باوەڕی تایبەت بە خۆیان بوون، لە پاڵیدا گەیشتنی بیری فەلسەفی گریک بۆ ناو ئیسلام ئەو کاتە دنیابینی نوێی هێنایە ئاراوە. لاپاڵ ئەو بۆچوونانەدا باپێی ڕای تۆژەران بۆچوونی یەکەم فاکتەری بەهێزی دروستبوونیان دەگەڕێتەوە بۆ واصلی کوڕی عەتا لە ساڵی 80 تا 131 کۆچی. ئەو کۆمەڵەیە سەر بە ئەهلی سوننە و لە کاتێکدا بەوان دەوترێت معتەزیلە، بەڵام ئەوان خۆیان وەک ڕێبازی ئەهلی دادپەروەری و حەق پێناسە دەکەن. پێنج بنەما سەرەکیەکەی باوەڕی معتەزیلە. یەکەم، یەکتاپەرستی. لەو بنەمایەدا مەبەستێدا پاکراگرتنی خودایە لە هەموو سیفەتێکی بەرجەستە و لەیەکچوو لە مرۆڤ کە شیاوی خوددا نییە، لەوانە لادانی هەموو سیفەت و تایبەتمەندیەک و لە پاڵیدا لابدانی پێوەری شوێن و کار، چونکە ئەوان باوەڕیان وایە بەخشینی سیفات بە خوددا دەبێتەوەی بەرجەستەکردن و بەجسمکردنی خوددا. دووەم، دادگەری. لەو بنەمایەدا باوەڕیان وایە خوددا چاک و دادپەروەری و ڕەهایە، خراپە لە تایبەتمەندی خوددادا نییە. لەم خاڵەدا هەموو سزادانێکی پێش دادگاییکردنی ڕۆژی دوایی ڕەت دەکەنەوە و چونکە بڕوایان وایە عەدالەتی خوددا لەگەڵ سزادانی بێدادگاییکردندا نییە. سێەم، وعد و عود یان پەیمان و سزا. لەو بنەمایەدا دەڵێن خوددا پەیمانی داوە بە پاتاشکردنی گوێڕایەڵان و سزادانی ئەوانەشی کە لە فەرمان دەردەچن، بۆیە خوددا ئەوە دەکات کە فەرمانی داوە و ناکرێت لێی لابدات و پێچەوانەی فەرمانی خۆی بێت. بۆیە لەسەر ئەو بنەمایە لێخۆشبوون لە گوناهی گەورە نییە و هەرچی پێیوەستیشە بە تکاکاریەوە ڕەتی دەکەنەوە. چوارەم، المەنزیل بەینە مەنزیلەتەین، شوێنێک لە نێوان دوو شوێندا. لەو بنەمایەدا باوەڕیان وایە کە کەسێک تاوانی گەورە بکات نە کافرە نە موسڵمان، بەڵکو شوێنێکی لە نێوانە و دوو شوێنەدا هەیە و خوددا ئاکامەکەی یەکلایی دەکاتەوە. پێنجەم، فەرمان بە چاکە و نەهی لە خراپە. لەم خاڵەدا تا ئەندازەیەکی زۆر لە زۆربەی ڕێچکەکاندا چەشنی یەکترە بەدەر لە سەلەفیەت، ئەویش لە پەیوەست بە فەرمانڕەوایەتی وڵات، چونکە ئەوان باوەڕیان وایە خراپە لە هەر کوێ بێت دەبێت لە دژی بیت. ئەگەر سەرکردە هەرچەندە باوەڕدار بێت کە خراپەکاری کرد دەبێت دژی بیت. بەڵام سەلەفیەکان لەوەدا پێچەوانن و باوەڕیان وایە سەرکردە وەلی ئەمرە و لە دۆخی خراپیشدا دەبێت گوێڕایەڵی بکرێت و هەر هەوڵێک بۆ ناڕزایەتی دەربڕین بە حرام دادەنێن و دژی دەوەستن. دیدگا و ئەندێشەی معتەزیلەکان لەسەر عەقڵ. معتەزیلەکان باوەڕیان وایە وەک چۆن قورئان پێدراوی خوددایە، بە هەمان شێواز عەقڵ پێدراوی خوددایە، لەبەرەوەی خوددا ڕووی داواکاری لە خاوەنی عەقڵە و تەکلیفەکەی لەوانە. ئەوە ئەفزەڵیەت و گەورەی بۆ عەقڵە. لە هەر دۆخێکدا ئاەتێک لەگەڵ عەقڵ تێک گیرە، ئەوە عەقڵ پێش دەخرێت تا ڕوبەڕووبوونەوەی تەواوەتی ئاەتەکە. ئەزەلیەتی خوددا و مەخلوقیەتی قورئان. معتەزیلەکان باوەڕیان بە کۆنێتی خوددا هەیە لە دروستبووندا و تەنها ئەو وەک بنەمای یەکەم دەزانن و ڕەتی دەکەنەوە هیچ شتێک لەگەڵیدا دەمج بکرێت و وەک ئەزەلی لێی دەڕواندرێت.
لەسەر ئەو بنەمایە سیفەتەکانی خوددا بە نوێ دەزانن و ڕەتیان دەکەنەوە و لەسەر قورئانیش وەک نوێ لێ دەڕوانن. دەڵێن مادام وشەی دابەزاندن بۆ قورئان بەکاراتوە واتە ئەزەلی نییە. ڕەتکردنەوەی شەفاعەت و تکاکاری و بینینی خوددا. معتەزیلەکان پێیان وایە شەفاعەتکردن وەک ڕەتکردنەوەی وعدی خوددایە لە پاداشت و سزا، بۆیە دەڵێن شتێک نییە بە ناوی شەفاعەت، هەرچی پەیوەست بێت بە بینینی خودداوە ئەوە ڕەتکرایەوە، چونکە دەڵێن سنووری بینینی مرۆڤ سنووردارە، ناکرێت سنووردارێک بێ سنوورێک ببینێت. بابەتی چاکە و خراپە. باوەڕی معتەزیلەکان لەسەر ئیرادەی ئازادە، چونکە هەر تەداخولێکی خوددا فەلسەفەی دادپەروەری و خوددا دەخاتە ژێر پرسیارەوە، چونکە ئەگەر خوددا هانت بدات بۆ چاکە حیکمەتەکە هی خۆت نییە و هانیشت بدات بۆ خراپە تاوانەکە هی تۆ نییە. بۆیە مرۆڤ ئازاد کراوە لەلایەن خودداوە و عەقلیش تاکە یارمەتیدەری مرۆڤە بەرەو چاکەکاری. ڕۆژی دوایی و سزا. معتەزیلەکان باوەڕیان بە زیندووبوونەوە و پاداشت و سزا هەیە، چونکە عەدالەت نایخوازێت مرۆڤێک تا مردنی چاکەکار بێت و یەکێکی تر تا مردنی خراپەکار بێت و دەستی لە خراپەدا هەبێت وەک یەک بمرن و هیچ شتێک لە ئارادا نەبێت، بەڵکو زیندووبوونەوە پەیوەستە بە دادپەروەری و خودداوە و ناگونجێت نەبێت. لە پاڵەمەشدا سزای ناوگۆڕ ڕەت دەکەنەوە، چونکە دەکەوێتە پێش دادوەری خوددا. بەشێکی تر باوەڕەکەیان لەسەر کەسانێک کە کەمەندام و خاوەن پێداویستی تایبەتن لایەن وایە عەدالەتی خوددا قەرەبووی ئەوەیان بۆ دەکاتەوە، گەر نەیکاتەوە ئەوە دادپەروەری دەکەوێتە ژێر پرسیار. بۆ مەبەستە فەزلی شەلێک بەسەر قاچساغێکەوە هەیە و نابینایەک لە خاوەنی بیناییەک زیاترە و وەک یەکتر حسابیان بۆ ناکرێت. لە مێژوودا معتەزیلەکان تاکە گروپن کە بەرەنجامی سیاسەت دروست نەبوون، بەڵکو بەرەنجامی گفتوگۆ بوو، بەڵام لە ڕووی پەراوێز خستنیان هەوڵیاندا لە دەسەڵات نزیک ببنەوە. لە سەردەمی عەباسیەکان و بە دیاریکراوی لە سەردەمی مەئمون گەیشتنە دەسەڵات و پاڵپشتی تەواو لە بۆچوونەکانیان کراو، تا دوای مەئمونیش دەسەڵاتیان درێژەی هەبوو، واتە لە ساڵەکانی 1998 کۆچی تا ساڵی 232 درێژەی هەبوو. دوای هاتنی متەوەکیل و بەهێزبوونی سونەتیەکان بەڕێبەرایەتی ئەحمەد بن حەنبەل، معتەزیلەکان لە تەواوی کایەکان دوور خرانەوە و هەموو چالاکیەکیان لێ قەدەغە کرا.